هەرێمی کوردستان مافی مۆندیالی هەرێمەکانی پێبەخشرا کە ناسراوە بە کۆنیفا. بۆ زانیاری زیاتر بینەری ئەم ڤیدیۆ بن. هەڵبژاردەی کوردستان مافی میوانداری مۆندیالی هەرێمە بێدەوڵەتەکانی بەدەستێنا کە بە کۆنیفا ناسراوە. سەرۆکی فیدراسیۆنی تۆپی کوردستان دەڵێت زیاتر لە ملیۆنێک دۆلارمان پێویستە بۆ میوانداریکردنی جامی کۆنیفا دوای ئەوەی لیژنەیەک لە سەرەتای مانگی ڕابردوو بۆ پشکنینی یاریگا و فڕۆکەخانە و هوتێل و لایەنی ئاسایش و خزمەتگوزاریەکان سەردانی هەرێمی کوردستانیان کرد. لیژنەکە پێکاتوبوون لە سەرۆکی کۆنیفا ئەندرێز بڵێنتی سویدی، هاوشانی دوو جێگرەکەی کریستۆڤی هەنگاری و دیمەتری کە خەڵکی رووسیا بوو. دواتر مەلەفی کوردستان هاوشانی مەلەفی چەندان هەرێمی دیکەی وڵاتانی مەکسیک، ڤێنزوێلا و فلیپین و چیلی خراە دەنگدان. دوجار مەلەفی میوانداری کوردستان زۆرترین دەنگی بەدەستهێنا. ئێوارەی ڕۆژی دووشەمە 24 نیسانی 2023 تاریق عەبدوڕەحمان سەرۆکی فیدراسیۆنی تۆپی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ساڵی داهاتوو هەرێمی کوردستان بە بەشداری 16 هەڵبژاردە میوانداری جامی کۆنیفا دەکات. تاریق عەبدوڕەحمان وتیشی پێش ئەوەی مەلەفی کوردستان بخێنە نێو کێبڕکێ میوانداریکردنی جامی کۆنیفا، راپۆرتەکەمان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ناردووە و ڕەزامەندی لە سەرداوە. و سەرۆکی فیدراسیۆنی تۆپی کوردستان ڕایگەیاند بۆ میوانداریکردنی جامی کۆنیفا زیاتر لە ملیۆنێک و 800,000 دۆلارمان پێویستە. تاریق عەبدوڕەحمان جەختی لەوەش کردەوە کە بۆ جامی کۆنیفا پێویستە ڕاهێنەرێکی بیانی سەرپەرشتی هەڵبژاردی تۆپی کوردستان بکات. دەشڵێت ئەو هەڵبژاردانی بەشداری جامی کۆنیفا دەکەن بە پاڵاوتن سەرکەوتون. کوردستان بەهۆی ئەوەی میوانداری پاڵاوانەتەکە دەکات ڕاستەوخۆ سەرکەوتووە. بەشێک لە هەڵبژاردەکان وڵاتانی ئیتالیا و فەڕەنسا و رووسیا و مەکسیک و فلیپین و ڤێتنام و هیند و سوید دێن. هەڵبژاردی کوردستانیش لە ساڵی 2012 میوانداری مۆندیالی هەرێمەکانی کرد و نازناوەکەی بردەوە. دوایین جاریش بەشداری پاڵەوانێتی جامی کۆنیفای 2016 کرد کە لە هەرێمی ئەبخازیای سەر بە وڵاتی رووسیا بەڕێوەچوو کە تێیدا پلەی هەشتەمی بەدەستهێنا.